سڵاوتان لە بێوم کاتتان باش بەڕێزان من ڕەنگینم خۆشحاڵم لە پرۆگرامێکی دیکەی پێشەوان هاتمە خزمەتتان. قسەکردن لەسەر خەبات و شۆڕشینەتەوەی کورد ئازار و زام و برینی ڕابردووینەتەوەیمان بیردێنێتەوە. زۆر نەو کەسانی ئەم ئازار و برینەیان ما و هێشتاش ساڕێژ نەبووە لەسەر جەسە و دەرونیان. ئەمڕۆ ژنێک دەدوێنین کە شاید هەڵ و سەلمێنەری ئەم باسەمانە حەوت ئەندامی خێزانەکەی بە یەکجار لە دەستداوە. نەبەرد و بوێر و خاون هەڵوێستە لە ئاست ئۆقرەگرتندا هیچەکە لەو ژنانەی کە لە سوچێکی باسکردن لە خەباتەکانی یەکێتیشدا مای فەخر و شانازیە. ئەم خانمە سەنگینە چ لە ڕووی سیاسیەوە چ لە ڕووی ڕاگەاندنەوە چ لە ڕووی ڕووناکبیری و چ لە ڕووی ڕێکخراوەییەوە بوێرانە و نەبەردانە ئەسپی خۆی تاوداوە لە ژیانی خۆیدا لە خەباتکردن نەوەستاوە. ئەویش تابان عەبدوڵڵا تەیبە ناسراوە بە تابان گەرمیانی بڕیاردەری ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانە. سڵاو لێ بێوم کاتت باش خاتوتەمان سوپاس بۆ ئەم دەرفەتە. سپاس بۆ ئێوەش سپاس بۆ دیدارە. بەڵێ پێشەوەی دەستکەین بە گفتوگۆکان خاتوتابان سیڤێکمان لەسەر تۆ ئامادەیە با پێکەوە بینەربین دواتر ئەگەڕێینەوە لاتان. تابان گەرمیانی بڕیاردەری ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان. ناوی تەواوی تابان عەبدوڵڵا تەیبە ناسراوە بە تابان گەرمیانی. ساڵی 1972 لە گەرمیان لەدایک بووە. لە ساڵی 1970 حەوت خوشک و برای ئەنفال دەکرێن و مامێکشی شەهید دەکرێت. هەر لەو ساڵەدا بەهۆی شەڵاوەکانی ئەنفالەوە ئاوارەی وڵاتی ئێران دەبێت. لە ساڵی 2020 لە کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستاندا بۆتە ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی و هەر هەمان ساڵ بە هەڵبژاردن بۆتە بڕیاردەری ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان. چەندین پلەی ڕێکخراوەی بڕیوە تا ساڵی 1999 لە یەکەم کۆنگرەی یەکێتی ژنانی کوردستاندا بە دووەم دەنگی کۆنگرا دەبێتە ئەندامی سکرتاریەتی یەکێتی ژنان و وەک لێپرسراوی لقی گەرمیانی یەکێتیەکە هەڵبژێردراوە. لە ساڵی 2004 تا 2010 دەبێتە بەرپرسی بەشی ئامار. لە ساڵی 2014 ئەندامی ڕێکخراوی جینۆساید بووە. بەشداری چەندین کۆنگرەی نێونەتەوەیی کردووە. خاوەنی چەندین کتێبە لە بواری سیاسی و جێندەردا. دووبارە سڵاوتان لەبێ خۆشەویستان دەست دەکەین با گفتوگۆکانمان خاتوتابان لەو دەست پێ دەکەین ئێوە بە خێزانی لە شارەوە بۆ خەبات و بۆ شۆڕش چوونەتە گوند یاخود چوونەتە شاخ چون تێکەڵی شۆڕش بوون. دیارە ئەوەی ئێمە کاتی خۆی کە باوکم بەهۆی باوکیوە لە شۆڕشی پێشوە بریندار بووە. دوای برینەکەی سەخت بوو هەردوو قاچیان بڕێت و دواتر شەهید بووە. ئەمە لە شۆڕشی ئەیلولا بووە. دواتر ئەمە شۆڕشی نوێ هەڵگیرسایەوە باوکم دووبارە پەیوەندی کردووە بۆ چۆن ئەڵێ ڕێچکەیەکی گرتووە. چوونە شاخی ئێمە تقریبەن باوکم پێشتر پەیوەندی هەبوو بە شۆڕشینیەوە بەڵام بزەبت 84 ئێمە ڕۆیشتینە شاخ. لە کاتی تێکچوونی مخەوەزاتی 84 بوو ئێمە چوینە شاخ. زۆر باشە. لە ساڵی چەند بە دیاریکراوی خۆت تێکەڵی سیاست بووی؟ دیارە من ئەو کاتەی کە چوینە شاخ پۆلی 2 سەرەتایی بووم تا 6 سەرەتاییم لە قوتابخانەی شاخە لە ناو شۆڕشە تەواو کردووە. ئیتر وردە وردە کە تۆ ئەچیتە ئەوێ تی ئەگەی لەگەڵ تەمەەن تا تۆش لە سیاست تی ئەگەی پرسیارەکەی من بۆ لێرم ئەی باپیرم کووە ئەی باوکم بۆ لێرەیە ئەی بۆ لە شوێنەکەی خۆمان نەماین ئەی تۆ ڕۆژانە شەهید ئەبینی ڕۆژانە بەردومانی دیەکەمان ئەبینی بەردەوام دۆست و ناسیا و خزم و کاس لە سێدارە ئەدران. ئەمانە هەمووی ئەبێتە پرسیارێک کە تۆ بۆی لەبەرەوەی کوردیت ئیتر دیارە ئەمە لە هزری تۆشە ئاچەسپێ و دیارە من تەمەنەکەم ئەو کاتە لە ناو شۆڕشانە ئەمتوانی ئەندام بم لە یەکێتی نیشتیمانی کوردستانە چونکە ئەبواە لە 17 ساڵ ئەندام زۆر مناڵ بووم نەمەتوانی لە بەڵام تی ئەگەیشتم. بەڵام پێش ئەوەی ببمە ئەندام لە ناو یەکێتیە ڕاست ئێمە لە شاخ بووین و بەهۆی پێشمەرگاتیە بەڵام ئەندام نەبووم لە وەرگانەکانە بەڵام تێگەیشتم وەک چۆن تۆ لە مەکتەب ئەخوێنی ئەچیتە باخچەی ساوایان دوای سەرەتایی دوای ناوەندی دوای ئامادەی ئەچیتە زانکۆ ماستەر دوای دکتۆرا من پێم وایە لە حەزبایەتیشە ئەبێ بەو شێوە یعنی هەنگاو بنەی دیارە من ئەو هەنگاوانم بڕیوە.
ئیتر لەوە تێگەیشتم کە بۆ ئێمە لەوێن ینی ئەوە پرسیارەکە و پرسیارەکانیش هەموو وەڵامەکانم ئەوەر ئەگرتەوە ڕۆژانەوەکو باسم کرد بزەبت من ساڵی 1970 کە ڕێکخراوی یەکێتی ژنانی کوردستان دامەزرا ئەویش لە دوای ئەنفالکردن و کیمیا باران بوو کە چوینە ئێران بەڕەحمەت بێ وەسفێخان ئێمە بەپی ئاستی سنوورەکان ینی ژنەکان لە ئۆردوگا نیشتەجێ بۆکانە با بڵێن کۆ ئەکرایەوە بۆ ئەوەی ببنە ئەندام لە یەکێتی نیشتیمانی کوردستانەوە لە ڕێکخراوی یەکێتی ژنانی کوردستانیشا بەشەکەی ئێمە گەرمیان و کەرکووک و خانەقین و گەرمەسێر با بڵێن وەسفێخان بوو ئەو کاتە هاتە ماڵی ئێمە وەک ماڵە پێشمەرگەوتی من حەزەکەم تۆ کچێکی بزیێوی کچێکی ئازای ئەوە پەیوەندی بکەی بە یەکێتی ژنانەوە دیارە ڕێکخراوەکە خۆی دامەزێنەری هێرۆخان بووە کافیخان بۆ کۆمەڵێ ژنی تێکۆشەر کە من نامەوێت لێرە ناوەکانیان بێنم میانیا لە زیکرام هاوکاریم ناکە ناوەکانیان بێن بەڵام ئەو کاتە ئێمە بەشەکەی ئێمە وەسفێخان بۆ کاتە پەیوەندیمان کردە یەکێتی ژنانی کوردستانەوە 17 ساڵیشم تەواو نەکرد بۆ بسەبت بەڵام هەر بوومە ئەندام ئیتر ئەو کاتەی ئێمە ئەندام بووین لەوێ زیاتر بڵێن باوک و هاوسەر و برای ئەو ژنانەی کە لە ناو شۆڕشا بوون ئاوارەی ئێران بوون ئەوانە زیاتر لە پارتیزان بوون بەشێکی زۆریان پارتیزان بوونە زیاتر ئێمە لە ناو ئۆردوگاکانە سەردانی ئەو ژنانەمانە کرد کە مێردەکانیان شەهید بووە یاکو لە عێراقن یا با بڵین لە کوردستانن پارتیزان ماونەتەوە ئیتر گۆڤارێکیشمان دەرکرد ئەو کاتە گۆڤاری تەوار چەند میلکەیەکمان دەرکرد و لە ڕووی تەندروستی و هاوکاری ماڵە شەهید و ئەو کەسانەی کە خاوەن پێداویستی تایبەتن کە لە ناو شۆڕشا بوون زیاتر ئەوانمانە کرد و تاکو ساڵی 1992 ئیتر ئێمە خۆمان ئامادە کرد بۆ ڕاپەڕین. خاتو تابان تۆ حوت ئەندامی خێزانەکەت بە یەکجار لە دەستداوە تابان گەرمیانی چۆن توانی دوای لە دەستدانی بەشێک لە ئەندامانی خێزانەکەی ئەم هێز و خۆڕاگریە بۆ خۆی بنیاد بنێ و بتوانێت سەرکەوتن بەدەست بهێنێ. من هەموو جار و تومیشە و ئەگەر بە مێژووی هەرێکی لەو کەسایەتیانە بڕۆینەوە زۆر جار دوو کەسایەتی هەیە کەسایەتی وایە ڕوودا و ئەی ڕوخێنێ بەڵام کەسایەتی وا هەیە ڕوودا و دروستی ئەکات ینی من ئەو کاتەی کە ئەوە بوو وەکو پێشتر باسم کرد ینی ڕژێمی بەعەس یان ئەو دەسەڵاتانەی یەک لە دوای عێراق هەبووە هەر جارێک یەکێک لە خێزانەکەی ئێمەی بردووە بۆ نمونە شۆڕشی ئەیلول باپیرم و دوای مامێکم و دوای خوشک و براکانم ئەمانە وای لێ کرد تۆ بتوانی لە ژیانە یعنی تەحمل بکەی زۆر جار ئازار خەفەت ئەوانە دوای پێکات و ئازار بەقوەتر هەڵستیتەوە من یەکێک بووم لە ئەوانە ئەوان لەو ڕێبازە ڕۆیشتنەوە ئەبێ ئێمەش بەردەوام بین نابێت چوکدادەین نابێت تەسلیم بە باعث بینەوە ئەبێ ئێمە بەردەوام بووین ینی لە دوای ئەو خوشکبرانم کە ئەنفال بوو بەبیرم دێ خزمەکانمان لە بڵێن کە لە شار بوون هاتنە لای باوکم تۆ حوتت ئەنفالە و ئەمانەت ماوە وەرە تەسلیم بەرەوە لەبەر هیچنە ئەم مناڵانە دیاخۆت باوکم ڕێک بەو شێوە وەڵامی دانەوتی ئەو حوتەیشم خۆشم شەهید بم ئامادەنیم تەسلیم بە ڕۆژیان ببمەوە ئەمە لە ناخی منە ینی زۆر بەهێزتری ئەکردم دڵخۆشتر بووم بەو هەڵوێستەی باوکم. زۆر ڕاستە بە هەڵبژاردن بوویتە ئەندامی کۆنگرەی دوو یەکێتی نیشتیمانی کوردستان لەو سەردەمەیە ڕۆڵتان چی بوو کار و چالاکیەکان بەگشتی چی بوو؟ من بەشداری یەکێتی 4 کۆنگرەی کردووە بەشداری 3 کۆنگرەیم کردووە و لە هەر 3 کۆنگرەکە بە کۆنفراس بووینەتە ئەندامی کۆنگرە دیارە لە ئەو 4 کۆنگرا کە بووە من هەر جارێ لە ئۆرگانی بوومە جارێک لە ڕێکخراوی یەکێتی ژنان بوومەتە ئەندام جارێکیان لە سنووری مەڵبەندی گەرمیانە ئەندامی مەڵبەند بوومە لە کۆنفراسی مەڵبەندا بوومەتە ئەندامی کۆنگرەی دوو و لە کۆنگرەی سێشە ئەندامی ئەنجومەنی ناوەند بوومە خولی یەکەم بوومەوە لە کۆنگرەی چواریشە بە کۆنفراس ئەندامی مەکتەبی شەهیدان بوومەتە ئەندامی کۆنگرە هەمووی بە بڵێن هەر جارێ لە ئۆرگانیە بوومە بۆ نمونە ئیشی ڕێکخراوەی ژنان جیا بووە لە ئیشی حزبی ئیشی مەکتەبی شەهیدان جیا بووە لە ئۆرگانێکی ئۆرگانی ڕێخستن کۆڕ و کۆبوونەوەوانە ئەمانە جیاواز بووە هەر لە یەکێک لە ئۆرگانە ئەتوانم بڵێم لە هەموویم ئەزمون کردووە ینی هەرێکێ لە ئەو ئۆرگانە کە ئیشم تیاگرۆ چی ژنان بووە چی مەڵبەند بووە چی مەکتەبی شەهیدان بووە چی ئەنجومەنی ناوەند بووە لە هەر کوێ کۆمەڵێ شتم ینی ئەزمون کردووە لە ژیانی حزبایەتی خۆم بۆیە سوپاس بۆ هەواڵانە ئەەکەم کە لەو کۆنفرانسانە و لە کۆنگرە شادەنگیان پێداوم.
خات و تابان چێ نازناوی ژنە قەژلولەکەی پێبەخشیت؟ ئەوە ساڵی 96 بوو دوای سیوێکی ئاب مەڵبەندەکانی طبعاً ئێمە هەولێر و بادینان و ئەوانەمان نەمابوو ینی داهاتبوونە ئەم زۆنەوە پێویستیشی ئەکرد کۆبوونەوە بکە وەک ئێستا نەبوو کە بڵێن وەسائلی پەیوەندیکردن خێرا بێ بڵێ سەعاتەوە جیهاز بوو ئەوە وەرە و بە حکمیەوە هەموو مەڵبەندە لە هەموو مەڵبەندەکانە مەڵبەندی گەرمیان لە هەمووی دوورتر بوو لە سلێمانیوە ئیتر بڕیادرا بوو کۆبوونەوەی ئەندامانی مەڵبەندەکان لەگەڵ بەڕێز مام جەلال بێ لە قڵاچۆلان ئیتر ئێمە وەک مەڵبەندی گەرمیان زۆر دواکەوتین کاتی ئێمە ڕۆیشتین هۆڵەکەی قەڵاچۆلان یعنی چەند گەورەیە پڕپڕ ببوو ینی بەشێکیشی بە پێوە وەستا بوو ئیتر منیش من و دوو خانمی تر بووین لە ناو مەڵبەندەکە کە هاتین ئیتر یەکسەر دەرگای یەکەم کە ئەڕۆیتە ژوورەوە لە هۆڵەکە ڕێک بەرامبەر ستێجە بڵێن مەناسەکەی کە مام جەلالی لەسەر دانیشت بوو دەرگا گەورە هەموو ئەوان چون دانیشتن بەڵام من مامەوە بەڵام کۆمەڵێ لە هەواڵە پیاوەکانمان لە پێشەوە بوو بڵێ من لە دواوە بووم ئیتر مام جەلال لە هینەکەش چوو بوو لە وتارەکە یعنی ڕۆیشت بوو کاتی ئێمە ڕۆیشتین لە ناکاو لە ناو وتارەکەوتی ئەو خانمە بۆ لەوێ وەستاوە بۆ بە پێوەستاوە گشتی تەمەشە ئاوڕی ئەداوە ئەو خانمەکیە طبعاً من لە دوای دواوە بووم لە بەردەم دەرگاکە ئیتر چوونە ژوورەوە تەواقەفات ببوو پیاویش بەردەمی گرتو بوو مام جەلال لەوێ ئەوەی بینی بوو نەمەزانی چۆن ئیتر هەر ئەوە تەمەشایانە کرد کێیە کە زیان دوایوتی ئەو قژلولە ئەوە جا تەمەشتیان ئەمە بۆیە ڕێیان بۆ کردمەوە کە مام جەلال وایەوتەوە عادەتەن مام جەلال لە هەموو کۆڕ و کۆبوونەوەکانیان ژن لە هەر پێ بواە ئەبێ لە پێشەوە وایە یا لە تەنشت خۆیادایەنە ئیتر بڕێ لە هەواڵانی کارگێڕ و مەکتەب سیاسی لە پێشەوە بوو هەڵیانسان و منی لەو پێشەوە دانا ئیتر تا ماوەی هەر بە کچە قژلولەکە بانیانەکردن بەڵام ئێستا قژەکەم خاوە ئیتر تەمەنە و ڕاستەکەی باشە چی یادەوەرێکی دیکەت لەگەڵ ماما هەیە پێمان خۆشە باسکی وەڵای یادەوەریەکان زۆرن ڕەنگە کاتی بەرنامەکە نەبێ ئەوەی بەڵام شتێتری مام جەلال هەبوو وەکو ژنان کۆی کردبووینەوە لە قەڵاچۆلان ئەو بڕایشتە دەرەوە بۆ هەرکوێ شتێکە بواە تایبەت بەژن لەسەر ئاسینە و دەوڵەتی یا پەیامێکی بۆمان هەبواە کۆی ئەکردینەوە ینی کۆمەڵێ ژن لە سنوورەکان و رەنجاروها بوتی ئەپەڕی بۆ ژنی دەرەوەی یەکێتیش ئیتر ئێمەش لە قەڵاچۆلان بن عینە لەسەر مێزە خڕەکەی ژمارەکە کەم بوونانمان ئەخوارد من لە تەنیشتیەوە بووم لێ پرسییم تۆ کارمەندی ڕادیۆی گەرمیانی وتم بەڵێ مامەگیان دەبانیشی حزبیشمە کرد وتی ڕادیۆکەی ئێوە تا ئۆمەرمل ئەڕوات ئۆمەرمل دەیەک بوو نزیکی کەفری بوو ش ئاوەستام وتم وەڵا مامە نازانم تو کارمەندێکی وتم بەزەبت نازانم تا ئەوێ ڕۆیشت بێ ئیتر دوای لێم پرسیە وتم کە ئیتر دوای لە نان خواردم وتم مامە چۆن زانیت من کارمەندم دەیوتی ئەگەر نەزانم تۆ ئیشت چیە چۆن بانگ دەکەم بۆ ئێرە یعنی مام جەلال سەرڕای ئەو هەموو سەرقاڵی خۆیە ئەیزانی چیە دێ بۆ قسە لەگەڵ پرسیار لەکی ئەکاش دێ من بێژەرێک بووم لێ نەمەزانی مەدای ڕادیۆکەی ئێمە تایکوێ ئەڕوا بەڵام ئەو لێ پرسیارێ بۆیە گرنگ بوو بەلای وتم بۆ ئۆمەرملوتی چونکە ئۆمەرمل خاوەنی حەدەس و ڕووداوی زۆر زۆرن چون لە ڕووی قوربانیشە بۆیە گرنگە پەیامی ئێمە بگاتە ئەو گوندانە و بە تایبەتی ئۆمەرمل ینی بزەبت ناو ئۆمەرملی هێنا هەموو شتێکی زانی هەموو شتێکی زانی ئەنی زۆر شت هەیە ڕەنگە دەرفەت نەبێت سەبارەت بە گفتار و ڕەفتار و هەڵسوکەوتی مام جەلال لە سەردەمەیان چۆن بوو بەگشتی لەگەڵ دڵسۆزانی خۆی و لە هەمان کاتە ژنانیش بە تایبەتی وەکو پێشتر وتم مام جەلال چەند سەرقاڵ بوو بە ئیشیەوە حتا ئەو کاتیش کە سەر و کۆمار و کە سکرتێری گشتی و کۆمەڵی شت هەبوو مام جەلال لە یادی ناکرد بۆ نمونە لە بەغدا بوو لەگەڵ مامۆستایانە کۆ بووە لەگەڵ مامۆستایانی زانکۆ کۆ بووە لەگەڵ ژنانە کۆ بووە لەگەڵ خوێندکاران کۆ بووە لەگەڵ مامۆستایانی ئاینی کۆ بووە لەگەڵ موسەقەفینە کۆ بووە جاروا بوو لەگەڵ موسەقەفین و ڕووناکبیرانی دەرەوەی کورد گوێ لە هەموو شتێک ئەگەر ئەوەی کە مام جەلال زۆر گرنگ بوو بۆ ئێمە گرنگ بوو بەلایوە یعنی ئەو بڕوای بە چەندایەتی چۆنایەتی هەبوو بۆ نمونە بڕوای بەوە هەبوو خەڵکێکی کەم بێ بەڵام خەڵکێک بێ سوود بەخش بێ ئەنی من لە بیرمە چەند جار خەڵکمان کاندی دەکرد کە باسمانەکرد ئەو کەسانەی کە کاندیدێکن بۆ پۆستە جیاجیاکان با لەو کەسانە بن کە خۆشەویست بن لە ناو خەڵکە یعنی هەموو جار ئەم سێوشەیە زۆر دووبارە کە خۆشەویست بن دەست و داوێن پاک بن
کەسایەتی ئەوی ئەگەر دوو کەس کاندید بکری ئەم دوو کەسە ئەوە بەیەکێکی یەکێتی بەیەکی خەڵکی بێلایەن بێ بەڵام ئیشەکەی ئێمە پێویست کە خەڵکی باشی تیانن ئەوەی ترکە بێلایەنە ئێوە داینن ینی مام جەلال دڵسۆزی بەلایەوە زۆر مهم بوو جێ ڕەزامەندی خەڵک بۆ کەسایەتیەکان بەلایە مهم بوون کەسایەتی مام جەلال کەسایەتیەکەم پێم وایە بەداخەوە دووبارە نابێتەوە یەکێ لە هۆکارەکانی یعنی من چی تەمەنم چی ئەوەم ناتوانم بڵێم لێرە پێناسەی مام جەلال بکەم بەڵام ئەوانەی کە لە لای من زۆر معجبم بە مام جەلالی کێ بوو زۆر دڵی پاک بوو زۆر لێبوردە بوو زۆر گرنگ بوو بەلای وە ینی خەڵک پێ بگات ینی ئێستا تەمەشایەکە لە حزبێکی تر خەڵکێکی پێگەیشت بوو بووایە مام جەلال لێرەوە پێی خۆش بوو ینی کاتێ ئەو باسی ژن ئەکرا لە ژنا زۆر گرنگ بوو بەلایەوە ئەو بەردەوام کە قسەی بۆ ئێمە کرد من جارێکیان خۆم پرسیارم لێ کرد قەت باس ژنێکی لاوازی بۆ ئێمە باس نەکرد بەس بەردەوام باسی ژنێکی پێشڕەوی بۆ ئێمە کرد ژنێکی بەتوانای ژنێکی بەکەفەعەتی بۆ ئەکردین لەبەرەوە جاروا بوو مام جەلال ئەچووە دەرەوە هاتەوە ئێمەی کۆ ئەکردەوە ئەوی لە فڵان دەوڵەت ژنان ئاوا بەشداریەکەن لە هەڵبژاردنان ئاوا لە فڵان بوارە پێشکەوتونە ئێستا لەوێ جۆری ئیشکردن ئاوهایە ئەمە لە دەرەوە لە ناوەشەوە پێ ئەوتین طبعاً دوای گوێگرتن ڕاوبۆچوون لە ئەو کێش و گرفتانە ئێمە وەکو ژن کە باسی ئەەکەین بۆی طبعا خۆی پارێزەریش بوو بەڵام پارێزەری ژنانیش بوو ینی خۆی پارێزەر بوو ینی پێ ئەوتین چۆن ئێمە تعدیل لە یاساکانە بکەین بە شێوەیە لەگەڵ کۆمەلگا و ئاینەکەمانە بگونجێ مثلا بڕیاری 59 کە ژنە فرەژنیە و کە ژن کوشتنە ڕەت دەکاتەوە هەر بە پشتیوانی مام جەلال بوو ینی ئەم لە ڕەچاوی دابوونەریتی کۆمەلگاکەیە کرد ئاینەکەیشیە کرد وە سەردەمەکەشیە کرد ئەو بڕوای بەوە نەبوو ئێمە قسە لە مەسلەیەکا بکەین لە دۆخی ژنانە بکەین هێشتا کۆمەلگاکەمان ئامادە نەبێ بۆ ئیسعافکردنی ئەو بڕیارانی ئێمە ئەیدەین ینی ئەویت هەنگاو بنە تۆزێ لە پێشەوەی کۆمەلگاکە زیاتر هەنگاو بنە دوای ئێوە ناتوانن خەباتەکەتان قورسرە بێ و فعلا نیشواتە ئێستا لە سەردەمی ئێمە باسان هێشتەکەین تەمەشاکی کۆمەلگاکە ئێمە تەقبولی ناکە بەڵام ئێمە و کاتە پارێزەرێکمان بوو پێی ئەوتین چۆن ئیش بکەن چۆن هەنگاو بنن چی بکەین و تەمەشاشکە لە سەردەمی مام جەلالە لە سەردەمی مام جەلالە ژن زۆر خاوەن دەستکەوت بوو لە ناو یەکێتیەوە یەکێتیش بەگشتی ئەنی ژنانی یەکێتی لەو ژنانن کە پێشڕەون لە هەموو بوارەکان پەرلەمان حکوومەت دەستگا جۆرا و جۆرەکانی تری لەوانەیە گەر مام جەلال نەبووە نەیانتوانایە کە ئەسپی خۆیان تاودەن لەو گۆرانی کە ئەنوێت بە ئەکیدی ئێستش ئێمە ئەو ڕێچکەیە ئەو بناغەیە کە مام جەلال دایناوە لە ناو یەکێتیە ینی ناتوانێت کەس ناتوانێت لێیلا بدا چونکە ئەمە بنەمایەکە ئەمە مێژوویەکە بۆ ئێمەوە ئەبێ بەردەوام بین و گەشەشی پێ زۆر ڕاستە باسیوت کرد کە ڕەفتار و هەڵسوکۆتی مام هەمیشە دڵسۆز بۆ نەرمونیان بۆ لەگەڵ ئەوانەی کە تەعاملی کردووە تۆ وەکو ژنێک چی لێەوە فێر بوویت مام جەلال بەردەوام پێ ئەوتین بخوێننەوە متابعە بکەن ینی پێ ئەوتین لێبوردە بن و پشتیوا خۆتان پشتیوانی لە خۆتان بکەن وەک ژن ینی ژنێ بۆ ژنێکی تر دژایەتی مەکەن ئەگەر هەر کێشەیەکی بوو ئێوە هاوکاری بکەن مام جەلال پێ ئەوتین لە هەرفی خەڵکی دڵسۆز بووە و ئاوڕی لێ بدەنەوە بە تایبەتی کە سوکاری شەهیدان پێشمەرگە کادر نووسەران و ئەدیبان مام جەلال هەموو جار ئەو شتانەی پێوتین ئەویت تەمەشای من کرد من چەند سەرقاڵم ینی کۆمەڵی شتەیە لە یادی ناکەم ئێوەش لە ئاستەکەی خۆتانە لە سنوورەکەی خۆتانە مامۆستای زانکۆ هەیە موسەقەفینەیە چی هەیە ئێوەش ئاوا بنکاتی خۆتان بۆ ئەوان تەرخان بکەن ئەمە هەم سەرکەوتنی خۆتانە هەم پەیامی حزبەکەتانە هەم دروستکردنی کەسایەتی خۆتیشانەوە فعلەن وا بوو زۆر ڕاستە باشە خات و تابان بابێنە سەرکاری ڕاگەاندنت ماوەیەک ڕاگەاند کار بوویتە لەو کاتە دەورە چی بوو وەلە چوو دەستت پێ کرد من کاری ڕاگەاندمە توانم پێشە مشتێ بە جەریدە فرۆشی بوو یەکێتی ژنان ڕۆژنامەی ژیانەوەی دەرەکرد ئەبوایە ئێمە ئەو ڕۆژنامەمان بفرۆشتایەوە هەرێکێ لە سنوورەکە لە سلێمانی دەرەچوو ئەبوایە ئێمە لە سنوورەکەی خۆمانە بمان فرۆشتایە جاروا بوو ئەگەر ڕۆژنامەکە دینارێکی بکردایە ئێمە خەڵکمان ئەوت مەسەرەن خەڵکێک وەزعی باش بێ ئەمان تۆ بە 5 دینار بیکڕان 5 دیناری ئەو کاتە کە دینار بوو
ئەمە ماوامان لێ کردە بۆ ئەوەی بتوانین دەستگاکەی خۆمان یعنی پەرە پێ بدەین ئیتر لە پاڵ ئەوەی گۆڤاری تەواریش دەرچوو ئەمە یەکێک بوو لەو هەنگاوانە کە من ڕۆژانە لەگەڵ ڕۆژنامە بابەتەکانم ئەخوێندەوە وام لێ هات ئیتر حەزمە کرد کاری ڕاگەیاندن بکەم و یەکەم هەنگاویش کە چووم پێشتر تەبعاً کارم تیاکرۆ لە 94 بوو بوومە کارمەند لە ڕادیۆی دەنگی گەرمیان دەنگی کەرکووک خۆی ڕادیۆکە گەرمیان بەڵام ئەو کاتە مەڵبەندی کەرکووک لە دەربەندی خان بوو پێش پرۆسی ئازادی عێراق ئەو ڕادیۆی ئێمەشە سەر بێ بەڵام دەنگی گەرمیان بوو لێوە بێژەر بووم دوای لە ئیتر دەستم بەنووسین کرد لە ڕۆژنامە و گۆڤارەکانە لە کوردستانی نوێ و هەروەها بوومە ئەندامی دەستەی نووسەرانی ڕۆژنامەی زەنگ کە ڕۆژنامەیەکی لۆکاڵیە لە گەرمیانە دەرەچێ لە گۆڤارەکانی بانە ڕۆژ لە کەرکووک کە دەرەچوو پەیامنێر بووم لەوێش چەند چاو پێکەوتن و هەموو نووسینیش لەوێ ئەومە کردواتر لە 2000 لەگەڵ ڕێکخراوی NPA چەند پرۆژەیەکمان ئێمە وەکێکێتی ژنان تەقدیم کرێکێک لەو پرۆژانە کە تەقدیمان کرد ڕادیۆیەک بوو من پێم وا بۆ ئەو ڕادیۆیە بۆ ئێمە زۆر باشە و لە ئەوەی شەوە هات ئێمە بۆ نمونە ئەبێ سیارەمان هەبوایە بڕۆیشتە هەنە دیهاتەکان ڕێنمایی و ئامۆژگاری و پەیاممان بە ژنانی گوند نشین بدایە ئەو کاتە ڕادیۆ و تەلەڤیزیۆن و شت وەک ئێستا نەبوو ئەوە بێ بەڵام ڕادیۆکە بۆ ئەو بوو ژنێک ئەگەر بزن بدۆشێ لەسەر کانی بێت لە لادیەکەی خۆیان بێ لەو مەودا دوورەوە گوێی لە ڕادیۆکە ئێمە و ئەتوانێت بچێتە هەموو ماڵەیەکەوە ئیتر ئەوە بوو بیرم لە بیرۆکەی ڕادیۆیە کرە بە ناوی ڕادیۆی تەوار ڕادیۆی تەوارمان پرۆژەکە ئیتر وەری کرد ڕێکخراوی NPA نەرویجی بوو کە لە سنوورەکە ئیشێ کرد ئیتر ئەو وەکو بەڕێوەبەر و وەکو ئامادەکاریش لە ڕادیۆکە ئیشم کرد ینی ئەوانە دوای یەکەم خانم بوویتە بەڕێوەبەری یەکەم ڕادیۆ لەسەر ئاسی عێراق و کوردستان و یەکەم بەڕێوەبەری ژنیش بوومە دوای منیش یەک دوو ڕادیۆ لە هەولێر و ناوچەکانی تر دامەزران لەم ساڵانەی دوایە بەڵام ئەوەیەکە هەبوو کاتەوەکو یەکەم ژن زۆر دڵم پێخۆش بوو زۆر ماندوو بووم پێوە ینی ئێستایش من ئەم قسەکەم دانیشتوانی گەرمیان زۆری ئەوە دیارە ینی دەنگدانەوەی کێ بوو ئەمتوانی بڵێم منافەسەی ڕادیۆکانی مەڵبەندەکانی حزبەکانی تریشی ئەکرد لە ناوچەکە حتا بەشی عەرەبیمان هەبوو بە عەرەبیەکەی ئەچوە سنووری خانەقیە و کاتە خانەقی و جەبارە و ناوە ڕزگار نەکرابوو ینی پەیامەکانیشمان بۆ ئەوێ بوو ینی دەنگدانەوەیکی زۆر کۆمەڵی ستاف خەڵکی باشمان لەگەڵا بوو. ئەوە ئەو پرۆژەی تریشم لە بواری ڕاگەیاندن و نووسینە چاپکردنەوەی دوو کتێبە یەکێ لە کتێبەکانم دەستکەوتەکانی ژنانی باشوور دوای ساڵی 92 تا تەمان من لە 92 تا 2015 هەڵبژاردووە ئەمە دۆکۆمنتی ئەو ژنانە ئەکات کە چوونەتە پەرلەمان ینی هەموو ئەحزابەکانە ئەمە بەستم باشووری کوردستان بە ئامە چەندمان ئەنجومەنی پارێزگایە چەند ئەندامی پەرلەمانی عێراق و کوردستانمانەیە چەند وەزیرمانەیە چەند قانونمان دەرکردووە و چەند گۆڤار و ڕۆژنامە ئۆمانەیە چەند ڕادیۆمان هەیە چەند لانەی و لە خۆگرتنی ئەو ژنانەمان هەیە کە توندوتیژیان بەرامبەر ئەکرێ و چەند پەیکەر بۆ ژنان هەیە چەند تیپ و ئەوانەی مۆسیقا و ئەوانمانە هەیە هەموو ئەمانم لەو کتێبە لە بەشی یەکەما دۆکۆمنت کردەوە بەڵام لە پسەر بەشی دووهەمیشی کارەکەم کتێبێکی تریشم هەر ئەم کتێبەیە ژنانی باشووری کوردستان کێشە و کەیس و ڕووداو ئەمە کۆمەڵە ئەو تارانەمە کە لە گۆڤار و بابڵین ڕۆژنامەکانە بڵاوم کردوێتەوە ئەوەیم کە بە گرنگ زانیوە لێرە چاپم کردووە دوا پرۆژەشم کە ئێستا نازانم هەر لە بواری ڕاگەیاندنە حەزەکەم ئەوانشە ئیزافە بکەم چەند بابڵین کتێبێکە یەکێک لە ئەوانە ڕۆژمێری ژنی کووردە کە ئەمەش جیاوازە لە ئەوانەی تر کتێبێکی تر ئامادەکردنی هەموو وتارەکانی هێرۆخان لە زۆر مەجالە بەڕێ سۆرەخان بەشداری کردووە بەڵام من هاتوومە مەجالە ڕاگەیاندنەکەی تەلەڤیزیۆنی خاک و هەروەها کورسات و سەردەمی شاخ و ئەو نووسین و شتانەی کە لە بواری ڕاگەیان نەتوانم بڵێ من گۆشەیەکم کردووە هەروەها ژن لە ناوێکێتی نیشتیمانی کوردستاندا ژن لە ناوێکێتی نیشتیمانی تقریبا ئەوەی هێرۆخان ئامادەیە ئەوەی ڕۆژمێرەکەش ئامادەی ئەمەی تر ئێستا کاریتیە ئەەکەم ژن لە ناوێکێتی نیشتیمانی کوردستانە لە چەند کۆنگرە و کۆنفراس و ئەوانە لە پەیڕەوەکە لەکوێ ئاماژە بە ژن کراوە لە سەرکردایەتی و مەکتەب سیاسی و ئۆرگانەکانی تر تامەڵبەند چەند ژن هەیە ئەمانە هەمووی بیانی
ئیشی تیاکەم و ئێستش حالیان هەم لە پرۆژەیەکی ترا ئیشەکەم پرۆژە ژن لە ڕۆژنامەی کوردستانی نوێە ینی ئەو ژنە ئەو قەڵەمە ژنانەی چی بە نووسین بێت چی بە هەواڵ بێ چی بە هەواڵساز بێ چی بە پەیامنێر بێ یان ئەو پیاوانش کە لەسەر ژنی کورد بەرژنی کورد لە ڕۆژنامەکان نووسیانە ئەوەی ئێستا سەرقاڵم لەنەوە و دووە هەتاوەکو ساڵی 2020. زۆر باشە خات و تاوان ئەندام ویتە لە سندیکا ڕۆژنامە نووسانی کوردستان کە لە سەردەمەیە ئەوەی خەباتی کرد بێت لە ڕێگەی نووسینەوە لە ڕێگەی ڕۆژنامەوە ئێوە تۆکو ڕۆژنامە نووسێ لەو سەردەمە تا چەند توانیویتە پەیامی ئازادی بگەێنیت؟ ئێمە دیارە ئیشەکەی من لە ڕێکخراوی یەکێتی ژنانیشا بووم جارێتن ئەمیست لە ڕێگەی نووسینەکانەوە کێشە و گرفتەکانی ژنان بگەێنم بۆ نمونە ئەو کاتەوەک ئێستا نەبوو ڕۆژنامە ئەخوێنرایەوە پەیام لەو ڕۆژنامانە ئەگەیشتە بەرپرسە باڵاکان کە ئەچوم سەردانی شوێنێکمە کرد بە تایبەتی ئەو ناوچەی من ئیشم تیا کرد تەعریب تەرحیل ئەنفال کە سوکاری شەهید کە ناوچەی گەرمیان بوو ناچار ئەبووم زۆر جار ئەمە کێشە و گرفتەکانیان لە ڕێگەی ڕۆژنامەوە بگەێنم زۆردا وەک راپۆرت بۆ سەروی خۆم بۆ سکرتارێت ئەمنووسی بەڵام هەستمە کرد کە ناگا بۆ بەرچاوی لێپرساوان چەندین جار کێشە و گرفتەکانی ناوچەکەی خۆم بە تایبەتی ژنانی ئەنفال لە ڕێگەی ئەو نووسینانەوە ینی وەڵامدانەوەی هەبووە بۆی ینی پرۆژەکان هاتوون پرۆژیان لەگەڵا کردوین بۆ خزمەتکردنی ناوچەکە ئەمە یەکێک بوو لە ئەوانە کات خۆی کەمە کاتێک کە سندیکای ڕۆژنامە نووسانی کوردستان دروست بۆتیانە بێ مەرجی ئەوەیە کە یەکێک لە ڕاگەیاننا کاری کردیەوە منیش لە هەمووەکو ڕادیۆکەوە هەمووەکو نووسینەکانم ببمەوە دیارە لە من بۆ خۆم تاکو ئێستا لەسەر ئەو تارانەیە ئەو لە ڕادیۆیە لە تەلەڤیزیۆنیا لە نووسینەکانما ڕوبەڕووی هیچ گرفتیە نەبوومە ینی پابند بوومە بۆ وەرگە و مادانەی کە سندیکای ڕۆژنامە نووسانی کوردستان دایان ڕشتوەتەوە یا دەریان کردووە. زۆر باشە لە ڕووی کاری ڕێکخراوی و لە ساڵی 1970 لە وڵاتی ئێران لە شاری پاوە پەیوەندیت بە کاری ڕێکخراوی یەکێتی ژنانی کوردستانەوە کردووە لە ڕگەم ڕێکخراوە چیتان کرد بۆ ژنان؟ پێشتر ئاماژەم بۆ کرد زیاتر ئێمە لە ناو ئۆردوگاکان بووین تەمان ئازاد نەبووین لە کارکردنە چونکە بەڵگەیەکی تەڕەدودیان بۆ ئەکردین بەو بەڵگانە ئێمە ئەچوینە ئەم شارە بە ئەو شارەکەی تر تۆزێ بۆ ئێمە زەحمەت بوو بەڵام زیاتر ئاوردانە بوو لە کە سوکاری شەهیدان ئەو ژنانە مناڵەکانیان کە شەهید بوونیان هاوسەری ئەو پێشمەرگانەی کە لە گەرمیان و لە شوێنەکە ناوچەکانی تر وەک پارتیزانمانەوە هەروەها کۆڕ و کۆبوونەوەی تەندروستی بوو و دەرکردنی نامیلکە بوو و دواتر ئیتر خۆ ئامادەکردن بوو بۆ ڕاپەڕی. زۆر باشە لەو سەردەما ژنان بەگشتی خەباتیان کردو لە هەر چوار پارچەی کوردستان بە حکمەوەی کە ئێوە بڵێن ئاوەری وڵاتی ئێران بوون هیچ جیازێک هەبوو لە نێوان خەباتی ژنان چ لە ڕۆژهەڵات و چ لە باشوور؟ بە ئێستێشەوە جیاوازیەکانێ ئەزانی جۆری جیاوازیەکان ئەکەوێتە سەر ئەو دەسەڵاتەی کە ئەو بەشەی کوردستانی بەرکەوتووە ینی کە کوردستانی گەورە دابش کراوە بەسەر هەر ئەو چوار پارچە تورکیا ئێران سووریا عێراق هەرێکی ئەو ڕژێمانە بە شێوەی لە شێوەکانی خۆیان سیاسەتیان هەبوو بۆ سەرکردکردن و دابوو نەریتەکان ڕاستە یەکێکە بەڵام جۆری چەسانەوەکەمان جیاوازتر بوو بۆ نمونە لە ڕۆژهەڵات لەوێ ژن ئازاتر بوو و ئەو ژنە بیویستایە بۆ نمونە پەیوەندی بکات بە شۆڕشی ڕۆژهەڵاتەوە شۆڕشەکانی ڕۆژهەڵاتەوە یەکسەر ئەچوو بۆ پێشمەرگە و لەوێ پێشمەرگە بوو بەڵام لای ئێمەوانە بوو لە باشووری کوردستان و لە ناو هیچ حزبێکی سیاسیانە بوو ژن بێتە پێشمەرگە بەو معنانە ژنکەن خۆی نەیەتوانی پێشمەرگە بێ بوارەکەی نەئەدرا دابوو نەریتەکە ڕێگەیان ئەداوە چەندین محاوەلا بوو بەڵام لەگەڵ ئەوەشە پێشمەرگە کە لە شاغ بوون بە پشتیوانی ژن و خوشک و دایکەکانیان پێشمەرگە بوون حتا لە مەڵبەندەکانە لە ناوەندەکانی بۆ نمونە تەندروستی ڕاگەیاندن ئەوانە ژنی تیابوون لەبەرەوە ئەو جیاوازی هەبوو بگرە ئەوان ئازادتر بوون لەو کارە لە ئێمە باشتر سرە ڕای سەرکوتکردنەکەی. زۆر باشە خات و تابان تۆ زۆربەی کار لە نووسینەکان لە بڵین بەشداری کۆڕ و کۆبوونەوەکان لە وتارەکانت زیاتر جەختت کردوتەوە لەسەر ژن و یاخود کەس و کاری ئەنفال بەگشتی چی وای لە تۆ کردووە کە ئەم باسانە زیاتر بوروژێن؟ من ینی بڕوان بەوە هەیە ئینسان لە هەموو شتێکە شارەزا بێ لە هەموو شتێکە ئیش بکە بەڵام خۆی لەو شتەی پابند کا کە ئەتوانێت زۆرتر سوود بگەێنێ و سەرکەوتوو وێتیایە وەزاڵ بێ بەسەریە دیارە ژن وەکو ژن و ئەنفال
کە خۆم ژنم لەو بارە ئیشم کردووە و تا پلەی ئەندامی سکرتارێتی یەکێتی ژنان ڕۆیشتوم و لە سنوورێکی شابووم ئەو کارە ساتە کە هات زۆربەی زۆری بەرکەوتەکەی ژنی ئەنفال ژن بوو و ژنیشی تیا بوو بۆیە زیاتر ینی هەر وەکو خێزانەکەم کە ئەنفالم هەیە وەکو ژن وەکو بەرپرسیارەتێکەکەم وەک ئیشی ڕۆژنامەنووسی زیاتر تێکەڵی ئەو ژنانە بوو بۆیە بەردەوام ئەمە کاردانەوەشیە و لە ڕووی نەتەوەیی و لە ڕووی ئینسانی و مرۆییشەوە هەستم کردووە ینی مرتاحترم ئیش لەو بوارە بکەمەوە بەردەوامیشە. دەست خۆش بێ سەرکەوتوبی کاتی پرۆگرامەکە بەرەو کۆتایەکی خاتوتابان پێم خۆشەوەکو ژنێکی بە ئازمون ژنێکی بوێر و نەبەرد خۆڕاگر خاوەن هەڵوێست لە ئاست ئەو هەموو ئازارە کۆتا پەیامەت بۆ ژنان بەگشتی ئەو ژنانی بە تایبەتی کە ئامانجێکیانە یاخود هیوایەکیانەیە ڕێنمایی تۆ چییە پەیامی تۆ چییە؟ من بڕوان بەوە هەیە ژن بوێ بەشداری بکات لە بوارێکە کە خۆی متمانەی بەخۆی هەبێ ئەتوانی ئەو متمانە لە خێزانەکەیە دروست بکە لە کۆمەلگاکەیە دروست بکە لە دەوروبەریا دروست بکە لەبەر ئەوەی نابێ بترسێ ینی ئەو شتە ئەو بوارەی کە من مەبەستمە دابوونەریەت وەزعی سیاسی توانە و کەفاەتی ژنەکە خۆی دەورە بینێ هیچ بەشداریەکیش بێ کێشە و گرفت نابێ بەڵام گرنگە تۆ ئامانجێکتە بێ ئەو ئامانجە تا ئەگەیتە و ئامانجە زۆر کۆسپتێتە بەردەم ئەبێت تۆ بەردەوام پلانت هەبێ بۆ تێکشکانە و گەیاندن بەو ئامانجە لەبەر ئەوە گرنگ متمانە بە خۆبوونە و چه ئامانجێکیشێ ئەو ئامانجە ینی ئامانجی خۆیی نەبن ینی ئامانجەکە سوودگەیاندن بێ بە کۆمەڵگاکە بە نەتەوەکەت بە خودی ژن ئەمانە زۆر زۆر ڕاستە دەست خۆش بێ سەرکەوتوبی خاتوتابان ئێمە تێنووسێکمانەیە تایبەت بە پرۆگرامی پێشڕەوان پێم خۆشە هەر میوانێک کە گفتوگۆی لەگەڵەکەین ئەی دوێنین پەیامی خۆی لە کۆتایی یاخود سەبارەت بە پرۆگرامەکە شێوازی پرۆگرامەکە یاخود پێشنیارت بۆ ئەو کەسانی پێت خۆشە لەم پرۆگرامەوە کە تۆ ببنە میوان پێم خۆشە شتێکی تیا بنووسیتەوە بیادگاری فەرموو. دەست خۆش بێ دووبارە سەرکەوتوبی ئەمەش سوپاسنامەیەکی دەستگای میدیایی کەرکووکە لە پای دەرفەتدانت بەوەی کە بوویتە میوانی پرۆگرامەکەمان فەرموو. دەستان خۆش بێ زۆر سوپاس. دەستی تۆش خۆش بێ و سەرکەوتوبی. سوپاسی سپۆنسەری جلەکانم ئەکەم دیزاین و بەرگدووری خۆر لە کەرکووک. بەڵە خۆشەویستانم لێرداهاتینە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆ ومێ دەکەین توانی بێتمان لە ڕێگەی ئەم پرۆگرامەوە کەمێک لە ئەزمون و سەرکەوتنەکانی ئەم خانمەتمان پێتان ئاشنا کرد بێت تا پرۆگرامێکی تر و بەسەرکردنەوەی ژیانی کەسێکی دیکە بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ.